فتن ملاحم نعيم بن حمادة رحمة خوای لێبێ ڕیوایەت کراوە ئەفەرمێت لە مانگێکی ڕەمەزانە کە لەو مانگی ڕەمەزانەیە دوو جار حادیسەی مانگرتن یا ڕۆژگرتنی تیا ڕوئایات ئەفەرمێت زۆربەی لە چەند ڕێگەیەکەوە ئەو حەدیسە ڕیوایەت کراوە هەنگێکیشی ڕیوایەتەکانی ضعیفە بەڵام هەمووی پێکتر بە قووە دەکەن کە ئەمەngە زۆر گێڕاوەتەوە لەم لاو لەولاوە چەند جارێکیش بە شێوەی وەقف لە ئیمامی عەلیەوە ڕەزای خوای لێبێ گێڕاوەتەوە ئەفەرمێت لە شەوی پانزەی ئەو ڕەمەزانەیە کە قەدەرەن ڕێکەوتی شەوی جومعە ئەکات لەو ساڵەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت زرمەیەک دێت تكون هدة قال وما الهدة يا رسول الله وكان يا رسول الله هدة شيء زرمي شيء بيت فرمي صيحة توقف النائم وتقيم القاعد وتخرج العواتق من خدورهن فرمي زرميك اوي نستوى الراية برينه اوي دانشتو هل يسينة فربيع افرتي جوروا ابرينة الدروا لا تسرع كات الدروا افرميت كأو روجهات روجي او زرميهات هر بيان يكيزو برونا مالي خوتانوا فاغلقوا عليكم ابوابكم درقا كانتان لسر خوتان قايم داخل پنجره كانتان داخل وسدوا كواكم حتى افرميكنوا كالبري مالك الجوان باخنا بيقرا انجا ودثروا انفسكم هرچنيوني مالك شيبين وبيا بسر خوتا انجا برو سجدوا لقل جل الزرمكبو وخروا لله سجدا فإذا سمعتم الصيحة فخروا لله سجدا وقولوا سبحان ربنا القدوس سبحان ربنا القدوس فمن فعل ذلك نجا ومن لم يفعل ذلك هلك لقل جوتان لو نعلو الزرمية بو يكسر سجدة بربو خوا نوانا كان ببسر خوتا سجدة بربو خوا بلا سبحان ربنا القدوس سبحان ربنا القدوس اوي واب كان جاتي بي اوي وانا كاتياتي وروشا كأم زرمية هات او بزمرويات مانگە کانی دوای ئەوە هەتاکو مانگی زیلحەجە بەزم و ڕەزمێکی زۆر گەورەی تیا بێت لە مانگی زیلحەجەیە کەیتر دوای ئەوە بە دوو مانگ دێت ئەبێ بە مانگی حەج پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە ناو کەعبەیە حاجی لیانە بێ بە شەڕ حاجەکان دەست دێنە یەخەی یەکتر ئەفەرمێ خوێنی حاجی وەکو جۆگە لە ئەڕوات خۆیان لە ناو خۆیانە لیانە بێ بە شەڕ ئەوە چەند جارێکیش تا ئێستا ڕوویاوە ئاگادارن چەند جارێک لە ساڵی هەشتاوە تا ئێستا ئەو ڕووداوە ڕوویاوە ئەو ساڵەش دووبارە ئەبێتەوە زۆر بە گەورەی خوێنێکی زۆر ئەڕشێت ئالەو ساڵەیە ئالەو کاتەیە کە پێشتر ئاوەکەی فرات گیراوەتەوە لەو مانگی ڕەمەزانەشە ئەو زرمە گەورەیەت و حربێکی عالەمی گەورە دروست ئەبێ و دەوڵەتەکان ئەچن بە یەکا و مەملەکەتانە هێشتا باسی ئیسلام نەهاتوێتە گۆڕێ چونکە دەوڵەتی ئیسلامیە لو صاليا لكاتي حجا محمدي مهدي لناو كعبة وسر هولدات